ئەو دوو ئەپا بۆ هەموو کەس پێویستن هەڵبەتەوە بە خۆرایشن و دەتوانن هەر ڤیدیۆ هەر تۆڕە کۆمەڵایەتێک کە بتانەوێت بە یەک کردە دایبەزێن ئەوەی دوو هەم زۆر تایبێتە سڵام من سروشم و ئێرش کورتایەتێکە هەر وەک دەزان ئێرە کانگەژیری دەستکرد و تەکنۆلۆژیایە بە زمانی کوردی جاگە ڕێژەکانی ئەو لایکە لە هەزار تێپەڕێت لە ڤیدیۆکەی دیکەدا پێتان دەڵم چۆن بە AI پاورپۆینت دروست بکەن بەڵام لەم ڤیدیۆدا ئەپێک و وێبسایتێکتان پێ دەناسێنم کە بۆ دانلۆدی ڤیدیۆ لە ئینستاگرام و تیکتۆک و هەر شوێنێک وەک ئێرە دەبێ و بە خۆڕای و بێرێک لا من پێویستیان بە چاکردنی هەژماریش نییە جا ئێستا ئێمە دایان دەبەزێنین و بە تاخێن دەکەینەوە بۆ کەمیشە بەستەرەکان لە کەپشێندا دانراوە دڵخۆش دەبم سابسکرایبی کاناڵی کورتایەتێک بکەن و هاوڕێم بن بۆ ئەپی یەکەم بستنە ناو ستۆری مۆبایلەکەتان ئەپ ستۆر یا گوگل پلی ستۆر بە دوای پابلێر دابگەڕێن و دایبەزێنن ئێستا تەنها پێویستە بەرنامەکە بکەنەوە و لە بەکراندا کراوە بێت تەنانەت پێویستی بە خۆتۆمارکردنیش نییە هەر کات ڤیدیۆیەکتان ویست دوگمەی شێر دابگرن و شێرت و هەڵبژێرن پاشان کردە لەسەر دانلۆد وید پابلێر بکەن هەر بۆ ئاسانیە جا ئەوە تەنیا بۆ موبایل بوو بەڵام ئەم ماڵپەڕە نەتەنیا بۆ موبایل دەبێت بەڵکو بۆ مەک و ویندۆز و لینوکسیش دەبێت پێشوی دڵخۆشم دەکەن کورتایەتێک سابسکرایب بکەن ئەو زەنگوڵی چالاک بکەن با لە ڤیدیۆکانی داهاتوو بەجێنەمێن ماڵپەڕی cobalt.tools کە زۆر تایبێتە و من ئەوەندە پێتان دەڵم کە کارێک دەست پێ دەکەم نایبەستم جاورن بە بچین ناوەڵپەڕەکەی و پێتان بڵم کە شاهکارێکە بۆ مەبەستە پێویستە لە کڕۆمەکەتاندا لە هەر براوزرێکدا بنووسن cobalt.tools کە بەستەریویشم لە دیسکریپشنی ئەو ڤیدیۆدا بۆ داناوە کاتێک کە دەڕۆینە ناو ماڵپەڕەکەی شوێنێکی زۆر حاسان زۆر سادە زۆر ڕێک و لەبار و جوان دەبینی هەر زۆری ئاسان کردێتەوە لێرە دەتوانێت لینکەکەی پێ بدەن و ڤیدیۆکەتان یا هەر موزیکێک دەنگێک هەر شتێک بێت بۆتان دادەبەزێنێت بەڵام ئێمە ئەوڕۆ تەنیا باسی دابەزانی ئەو ماڵپەڕەی ناکەین باسی تەوای تایبەتمەندیەکانی دەکەین دەڕۆینە بەشی سێتینگ یا ڕێخستنەکانی لە بەشی ئەپریەنسدا ئێوە دەتوان لەسەر لایت و دارکی دانێن کە با ئێمە لەسەر لایتی دادەین بە ئەسپی و جوانتر دیار بکە لەسەر بەشی ڤیدیۆ کواڵەتی ڤیدیۆ تا 8K دەتوانن ئێوە کواڵەتی ڤیدیۆکەتان بەرنە سەرێ بۆ کەسانی کە دانهێوی ڤیدیۆ لێرە کە ڤیدیۆکە دەبینن ناوێرم نیەوەکەی بڵم بە کواڵەتی بەرز دانلۆدیکەن و کەڵکی لێوەرگن لە ڤیدیۆکانی خۆیاندا یا لە هەر جێگایەک بەدڵیان بێ ئەم ماڵپەڕە باشترینە چون لە هیچ شوێنێکی دنیا لە هیچ ماڵپەڕێکدا ئێوە ئیزنتان پێ نادێت بۆ کواڵەتی دەتانەوێت دایبەزێن دەبێ شتراک و شتیوا بکڕن لێرەدا بۆ نمونە من لەسەر 4K دادەنێم لێرەدا کۆدێکی ڤیدیۆکەشتان دەتوانن بۆ خۆتان هەڵبژێرن کە ئەوە هەر قفڵە لە هەموو شوێنێکدا کۆدێکەکەشی لەسەر H264 بێت لێرەشدا پێتان دەڵێت کە بە چ فۆرمەتێک بۆتان دابەزێنم MP4 هەیە MKVشی هەیە WebMشی هەیە دوارەدا لە خوارێ دەتوانین لەسەر های ئفیشنسی دانی کۆدێکەکەی لەسەر H265 دانی و بڕۆینە بەشی ئاودیۆ لە بەشی ئاودیۆشدا کواڵەتیەکەی توانن لەسەر بێستانن کە لە هەمان باشترە MP3 هەیە VV هەیە ئەوانەی دیکەی هەموو هەیە من بەسەر بێستی دانێم بیتریتەکەشی بۆ خۆی لەسەر باشترین بیتریت دادنێت و هەروەها لێرە دەتوانین بۆ ڤیدیۆی ئەو تۆڕە کۆمەڵاتیە یا یوتیوب دەتوانین لەسەر باشترین دەنگ باشترین کواڵەتی دەنگی دانێن کەەوە زۆر تایبەتە لەسەر تراکەکەشی دەتوانین پێتان دەڵێ بۆ سابتایتل وانەشی پێما بێ بەشێکی بۆ هاتووکە پێتان دەڵم لێرە دەتوانن زمانەکەی بۆ خۆتان بۆ هەڵبژێرن بەڵام لەسەر ئۆتۆماتیکی دانن کە بۆ خۆی هەڵی بژێرێ لە بەشی متادەیتادا دەتوانن ناوی پەرگەکەتان یا فیلەکەتان بۆ خۆتان پێ بڵێن چۆنی دابەزێنێت ئەگەر لەسەر کلاسیکی دانێن هەر ڕێک ئەو نیەوەی کە هەموو جێگایەک ئەو بەنا حەزی بۆتان دادەبەزێنێت ئەوە جاوای لێ دەکا بەڵام لەسەر پرەتی یا لەسەر نێردی بۆ ئینگلیزیکەم زۆر خراپە دانێن جوان بۆتان ڕێک و لەبار دەکات کە ناو ڤیدیۆکە دێنێت فۆرمەتەکەی دێنێت وە کواڵەتەکەی دێنێت و ئاخرشدا کە فۆرمەتەکەی MP4 نیشان دەتا و دەتوانن بیبینەوە ئەو ڤیدیۆ لە هەر جێگایەک بێ بە جوانی دەیبینەوە بە سێڤینگ مێتۆدەکەشی دەڵێ شێریکەین کۆپیکەین دانلۆدیکەین چی لێ بکەین سابتایتلیشی دەتوانن بۆ هەڵبژێرن ئەگەر زمانەکەتان پێتان خۆش فارسی بێ یا بە زمانی ئینگلیسی یا هەر شتێک سابتایتلەکەشتان بۆ دانلۆد دەکا بەداخەوە کوردی نیە بەڵام ئەو ئەپەک ئۆپن سۆرسە ئەو ماڵپەڕە یعنی ئەو دەتوانن بچن کۆدەکانیشی چالیکەن و دەتوانن بۆ خۆتانی دروست بکەن و دەستی وەردەن و ژێرنووسی کوردیشی بدانێن
ئەو بەشانەی دیکەشی ئێمە زۆرمان کارپێنێ بەشی پرایڤسی وانەشی هەیە کە هەر جۆرێک کە پێتان خۆش بێتوان بە پێی داواکاری خۆتان ڕێشی بخەن. ئێمە ئێستا دەڕۆین پۆستێکی ئینستاگرامی پێدا دەبەزێنین لە ئینستاگرامی کامپیوتەردا لەسەر ئەو سێ نقطەیدا دەدەین و کۆپی لینک لێ دەدەین. هەر ڤیدیۆیەک تاویستان کۆپی لینکەکەی کۆپی دەکەن و دێنە ناو ماڵپەڕە پێستی لێ دەدەن، چاوەڕە دەبنەوە کەمێک تێپەڕێت من بەهۆی کە لێرە ئینتەرنێتەکەم زۆر باش نییە VPN-ەکەم کەمێکم کێشە بۆ دێنێتە پێش و گیرم پێ دەدا جار لەسەر ئەو دوودانە فلێشەدا دەگرین، چاوەڕە دەبین بۆمان دابەزێنێت. هەروەک دەبینە ناوە بەخێرایی سەرتا ڤیدیۆکەی دێنێ، دوایژێوە لەسەر ئەو سێ نقطەی لێ دەن و دانلۆد لێ دەدەن، چاوەڕە دەبن ڤیدیۆکەتان بە کواڵیتێکی زۆر باش دادەبەزێت. ئەوە بوو باشترین ماڵپەڕی جیهان بۆ دانلۆدکردن لە هەموو تۆڕە کۆمەڵایەتەکان. زۆر سپاس کە تایارە هاوڕێم و دەبیرتان نەچێت کورتاییتێک سابسکرایب بکەن چون لێرە ڤیدیۆ بێ حەد زۆرمان دەبێت، دەبیرتان بێت هەرچیان بێت لە محبەتەکانی ئێوەیە و کورد من و ماڵاوە.